بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. إن شاء الله أورو لدرسي شازدة يمين وكوتاي شرح عقيدة الطحاوي لخزمتان هذا بين تواوي دك إن شاء الله. بس ما كرت لدرسي رابردو باسی خۆشویستنی ئەسحابی پێغەمبەری صلی الله عليه وسلم و ئیثباتکردنی خلافەت و کەوا حەق خەلیفەی پێغەمبەر بووین صلی الله عليه وسلم ئیمامی ئەبوو بەکر دوایە عومەر دوایە عوثمان دوایە عەلی ڕەزای خوا لەسەر هەمویان بیتن و لێرەش دوایە باسی عشرەی مبەشەرە دەکاتن کە وأن العشرة الذين سماهم رسول الله صلى الله عليه وسلم ئەو دا صحابەیەی کەوا پێغەمبەر عليه الصلاة والسلام بەناو ناوی هیناینە و موژدەی بەهەشتی پێداینە وبشرهم بالجنة مجدي بهشتي بيداينا نشهد لهم بالجنة شاهديان لو ددين ببهشتي سنك بيغمبر عليه الصلاة والسلام بناو ناوي هناينا وشاهدي بهشتي لو داينا وحديثك بلاو بو مشهور بو مستفيض بو تزيل لدو تزيل للصحابة ولتابعي هاتية على ما شهد لهم رسول الله صلى الله عليه وسلم لسرويك بيغمبر عليه الصلاة والسلام شاهدي داعت سنك أو مؤيدة بوحي أو قسي كردي لخورا ناكري أو قسي بكاتن وقوله الحق أو قسي أو بيغمبر عليه الصلاة والسلام كرديتي أو قسي حق لباري أو دكسي كإمام أبو بكر وهم أبو بكر وعمر وعثمان وعلي وطلحة والزبير وسعد وسعيد سعيد كري أبي وقاص سعيد كري زيد وعبد الرحمن بن عوف وأبو عبيدة بن الجراح وهو أمين هذه الأمة. أبو عبيدة بيغمبر عليه الصلاة والسلام ناوي لنا أميني أو أمتي وهل يكلو صحابانا يدي بنوعك لنوع كان حديثي عن لسريه بيغمبر صلى الله عليه وسلم مدحي كردينا سوك صحابي بيغمبر رضي إخوة لهميان بيتن ما دام لسر إيمان بوبن هميان عادل يعني درويان بزاري بيغمبر صلى الله عليه وسلم هر نبستيا وهموشيان لسر خير وإيمان بلام معناي وني هميان ليك بليان زودايا لو طبقات الصحابة هي علماء كانوا سيتيا مثلا عندك لبلي هذا السنة وانا وكو عشرة مبشرة لهريك كمكان عندك شان لبلكان أواني كوابيعي رضوانيان دا فرقيان هي أواني مهاجرين فرقيان هي أواني أنصار فرقيان هي أواني لباش فتحي بنص قرآني فرقيان هي لقر أواني بيش فتحي لو أو هي بلام همويان لأعلى درجة زي الصحابة تا أدناي شايستي أوانا كوا إنسان دعاء خيريان لو بكاتن ورزامنديان لبو بنيريتن وبخرابة وبشر باسيان نكاتن چونك أوانا أصحابي فضل للريوانة أو دين أخواي قولة باراستيتي أو فتوحاتان كردية كوا أو إسلام لو ولاتانا بلاو بوا بلاو بونوي بعلم بلاو بونوي بفكر بعقيدة بلاو بونوي بجهد وجهاد ومانديبون خویان لە پێناو زۆربیان شەهید بوون یان ماڵ و سەروەت و سامانیان لە پێناوی ئەو بڵاوکردنەوەی ئەو دینەدا تا بگاتە ئەو خەڵکەی کاتە صاحبی فەزلن لەسەر جیلەکانی پاش خۆیان کە صاحبی فەزلیش بوو ئەگەرچی ئەمە نارێن سەحابە معسووم یعنی هیچ غەڵەتیان لێ ڕوونادا غەڵەت لە غەیری پێغەمبەران ڕوودەدا بەڵام ئەو غەڵەتەی کە لەوان ڕوودەدا لەناو بەحری حەسەناتیان لەناو بەحری چاکەیانە کە کەسێکیش غەڵەتی هەبیتن لەناو بەحری حەسەناتی باسکردنی ئەو غەڵەتەی وەکو کەمکردنەوە لە شەعنی بێئەدەبی و ناڕێچیە کو بابک لە بۆ منداڵی خۆی داک و باب لە بۆ منداڵی خۆیان چاکەیان ئەوەندە زۆرە لە مەجلیسەچی بەبێ مەبەست ئەتو باسی چەند خراپەچی بابت بکەی ئەوە ناڕێچیە بێئەدەبیە لە بەرامبەر داک و بابی لەبەرەوەی هەموو ژیانی باش بوو دەبی ئەو چەند خراپەیە کە هەموو کەس هەر لێی دەوەشێتەوە کە خراپەچی هەر کردبیتن شقەچی بە ناحەق لە منداڵێکی خۆی دابیتن یان شتێکی کردبیتن کە دڵی هێشان دەبیتن ئەوە لە ناو بەحری ئەو حەسەناتەی کە هەموو ژیانی لە خزمەتەوی دانایە ناکاتە شتێک کە ئینسان هەر ئاوڕیشی لێ بداتەوە یان ئەگەر لە مەجلیسێکی باشی بکە ئەو بێ ئەدەبیە بەرامبەر داک و بابی خۆی باس بکە
سەحابەش لە داک و بابی زیاتر وەکو فەزلیان لەسەر موسڵمانان و لەسەر خەڵکی هەیە لە پاشە خۆیان کە ئەو دینەیان بوونیە سەبەبیەوەی کە بپارێزن. ئەزۆ لەوەی باسمان کرد گوتمان ناوەڕۆکی کە باسی ئەسحابی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام چونکە لە زەمەنی ئیمامی تەحاوی و پێشیویش فکرەی شیعە کە سوکایەتی و قسەی ناڕێک و نابەجێ دەداتە پاڵ سەحابەی هەتا دەگەتە دەرەجەیەوەی کەوا کافریان دەکەن و بە مرتەدیان دادەنێن و لە دینیا وەردەجێڕن. ئەو فکرەیە هەبووە لە پێشی ئیمامی تەحاوی و لە سەردەمیوی و لە پاشیویش هەتا ئێستاکەش زۆر فرقە هەبووینە زەعیف بووینە و لە ناوچوینە بەس ئەوان هەرماینە و بە قووەتیش لە ناو عالەمی ئیسلامی هەنە لۆیە ئینسان زانیاری لەسەر ئەسڵی فکرەکەیان هەبی زۆر گرنگە و پوختە و ئەو عەقیدە و بیر و باوەڕێ ئەوان هەیتیان وەکوو هەڵدەوەشێتەوە باسی دەکەین ئینشاءالله بە پوختی دەیگوشین. پوختەی سەرهەڵدانی شیعەی لە چووە سەرهەڵدەدا؟ سەرەتای سەرهەڵدانی لە خلافەکی سیاسی سەرهەڵدەدا، یعنی جیاوازی لە چۆنیەتی بەڕێوەبردننی وڵات و دانانی ئەمیر و گەورەی ڕوودەدا کە ئەوە لە ئەسلی دین نییە، ئەوە شتێکی عەمەلیە. ئەو جیاوازیە لە نێوان سەحابیان کە ڕوویدایە جیاوازی لە ئەسلی دین و لە بیر و باوەڕ و عەقیدە نەبووە، کەواتە جیاوازیەکە سەرەتا جیاوازی سیاسی بووە. ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی ئیختیلافەکەیان پێ مەقبول بووە، زانیتیان کە ئەمرەکە لە پاش پێغەمبەری صلی الله علیه و سلم شوڕا بووە، بەڕاوێژ بووە، لۆیە ئیختیلاف دروست بووە، هەریەکی ڕێی خۆی گۆتیە جاروەیە ئەوی بە شایستە زانیە لۆ سەرکردایەتی و لۆ خەلیفایەتی کەچکەی بە شایستە زانیە، هەر کەسی ڕێی خۆی گۆتیە. ئەوانەی کەوا پاڵپشتی ئیمامی عەلی بوون لە پاش چەند ساڵەکی ئەو خلافە سیاسیەیان زیادەڕەوی تێدا کرد، هەر تا کردیانە خلافەک لەسەر بیر و باوەڕ و لەسەر عەقیدە. ئوسوولیان لە بۆ دروست کرد، عەقیدەیان لە بۆ دروست کرد پاش ماوەچی کە پەیدا بوو. ئوسوول و عەقیدەکەشیان لەسەر چ بنیاتنە؟ گۆتیان ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەفاتی کردو لە پاشی چێ ببیتە گەورە و ئیمامی موسڵمانان، ئەوە بە نەسە نەک بە ئیجتیهادی موسڵمانان و لێگەڕابی لە بۆ ڕاوێش موسڵمانان یەکی دابنێن، ئەوە بە نەسی کتاب و سنەتە و ئەوە شتێک نییە فەرعەک بی لە دینیان، ئەوە شتێک بیتن سیاسەتی دنیایە بی لێگەڕابی، بەڵکو ئەوە لە ئەسڵەکانی دینە، لە ڕوکنەکانی دینە کەوا خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتیان کردیە لە پاش پێغەمبەری لە بۆ ئیمامی عەلی بێ، لە پاشی لە بۆ کوڕەکانی بێ حەسەن و حوسێن ڕەزای خوا لە هەمویان بیتن هەتا نەوەکانی وی، ئەوەیان کردە ئەسلی دین، بنەما و بنچینە لە دین. هەرچی هەتا ئەو ئیمامانەی کە دەرێن ئەوانەی دەرێن قسەی دەکەن قسەکانیان دەبیتە دین. وشی حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم یەکسەر دەتانی وەکو شەرع وەری بگری، واروەها معسوومیشن تووشی خەتە نابن، چونکە ئەگەر گوتت تووشی شەرع وەری بگرە کەواتە دەبی برەی معسوومیشن، خەتە دەرێ خەتەی تێدا نییە. مەسەن دەرێن ئەمە لە کنمان عەقیدە و بیر و باوەڕیان وایە ئەمە لە کنمان گرینگە بزانین سەنەدی قسەی هەتا دەگاتەوە یەک لەو ئیمامانەی ما، بەس لە ئیمامی ڕالە و پێغەمبەری صلی الله علیه و سلم هیچ پێویست ناکە، چونکە ئەوان عیلمەکەیان بە میرات وەرگرتیە و هیچ غەڵەتی تێدا نییە عیلمی ئیمامەکانمان، بەس سەنەدەکە هەتا دەگاتەوە ئیمامی ئەوە قەیدی ناکە لێی بکۆڵینەوە بزانین داخوا ڕاستە ئەو ئیمامە ئەو قسەی کردیان نەکردیە. کەواتە ئەوان ئیمامەتیان فکرەی ئیمامەتیان کردە ئەسڵ لە دین، هەموو کەوا بە ناوی شیعە ناوبانجیان دەرکرد لە وەرەوەی پاڵپشتی عەلە ئەساس ئیمامی عەلی و حەسەن و حوسێن و ئەهل و بەیتی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. ئەجا لێرە ئەو شتیان هەڵبەست لە پاشان بە ناوی ئەهل و بەیت کە ئەئیممەی ئەهل و بەیت و ئەوانە بە هیچ نەوعەشی نە لە گەرەوەی دابووینە نە کەسیان ئەو فکرەی هەبووە، بەڵام ئەوەیان هەڵبەست لە زێدەڕەویکردن و ئەو درۆیان هەڵبەست. ئەوجا قسەک هەیە زانایە کە نەزم فەیلسوفە قسەشی دەکات، دەرێ مشکیلەی درۆی هەر ئەوە نییە یەک درۆی بکەی، دەرێ کە درۆیەکت کرد دەبی 100 درۆی دیکە بکەی لۆی ئەو درۆی بپارێسی. کابرایەک گۆتیە من ئەو مۆبایلە ئیتووە ئی من نەبوو برێم ئەرێ وەڵا ئیم نا، ئەوجا دوایە دەست پێ دەکا لە چێت کڕی دەبی درۆیەک کەش کووت کڕی کەنجی کڕیت بە چەندت کڕی ئەوە دەبی 100 درۆی دی بکەی لۆی محافەزە لەسەر ئەو درۆی بکەی. ئەوانش کە ئەو قسەیان داهینا و لە دین نەبوو کە ئیمامەت ئەسلی دینە تووشی سەدان شتی دیکە بوون لە هەڵبەستن بە ناوی خوا و بە ناوی پێغەمبەری صلی الله علیه وسلم، چونکەمە یەکسەر دێن ڕەدیان دەدەینەوە بە عەقڵ هیچ چارەیان نییە، دەرێن باشە ئەو شتێک کە ئەتوو دەرەی لە ئەسلی دینە کە ئیمامەتی ئەو ئیمامانەیە و ئەوانە مەعسوومن
مادام ئەسلی دینە لۆ لە قورئانێ بە سەراحەت باس نەکرایە، لۆ لە حەدیسی بە متەواتیر و بە سەراحەت نەهاتیە، لە حەدیسی لۆ ئەوەی بپینەکەن هەستان دەستیان بە ڕیوایەتی درۆیی نەکرد، زۆر ڕیوایەتیان هەربەستی لەوەی جوابی ئەو پرسیارەی بدەنەوە. لە قورئانێش بوونە دوو بەش، بەشەکیان لەوەی ئەو جوابەی بداتەوە گوتی قورئان محەڕەفە دەستکاری کرایە، بەشەکیشیان تەویلی معنای قورئانێ کرد، گوتی وەتینی وەزەیتون باسی حەسەن و حوسێنی دەکاتن، مەرەج البەحرەینی یەلتەقیانی باسی ئیمامی عەلی و فاتیمەی دەکاتن، بەینەهما بەرزەخ لا یەبغیان يخرج منهما اللؤلؤ والمرجان ئەوەش حەسەن و حوسێنە لەوان دەردەچیتن، دەستیان بە تەویلی بێ معنا و دوور کرد لۆ ئەوەی معنایەکی بدەنە. ها تەماشای هەڵبەستنی یەکەم تووشی چی کردن؟ تووشی ئەوەی کردن کە برێت تەحریف. ێ باش ئەمە دەرێن ئەو قورئانە یان دەبی کە ئەسلی دین ئەو قورئانەیە تەفسیلی هەموو شتێکی تێدایە، ئەو شتەی ئەم گۆش باز دەکەن شتێکی فەرعی نییە، حەلال و حەرامەک نییە برێن بە حەدیسەک ڕوون بکرێتەوە. ئەم گۆ دەرێن ئەسڵ و عەقیدەی دینە، دین جێگیر نابی لۆ کەس نەجات نابی. دەرێن ئیمامی عەلی قەسیم الجەنەتی وەالنار، دەرێن بەشت و جەهەنەم ئەو تەقسیم دەکە. مەبەستیان لە قسم تەقسیمکردنەکەشی ئەوی باوەڕی بە ئیمامەتی هەبی لەسەر فکرەیوان ئەوە دەستە باشە، ئەوی باوەڕی پێ نەبی دەستە جەنێ. یعنی باشت و جەهەنەم لەسەر هەندێک ڕاوەستایە بە قسەی گۆ. ئێ باشە لۆ قورئان بە سەراحەت وشی دەرێ محەممەد ڕەسوول الله وشی دەرێ ئەطیعوا الله وأطیعوا الرەسوول، لۆ ئەوە بە سەراحەتیش نارێ ئەوانە ئیمامن ئیطاعیان بکەن. یان ئەو قورئانە ئەگە دەستکاری کرایە معنى إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون أو كتابي خواني أم واز لإسلام بين وهر لكور ما ببنو لسه مسلمان حساب ما إقامة مردن أجر دشرين مسلمان أو قرآن حق وما يوشي خوي ما دام قرآن بصراحة باسي لكرديا دياري أصلني لدين كاتي تساري نامينه دبي ريتشي لوي هالبجير نساء قد عقلي بكار بينيثن أوجا ك أو فكريان دانا جاري كم أو قوتيا أو إمام علي إمامية كما لباش إمام علي إمام حسن ككوري قوريبو رزاي خوي لبيتن دعاء إمام حسين رزاي خوي لبيتن أو قوتيان أو حتى إيرا متفقا أو أنا بال بشتيوان بون أو الشيعة كانت إيرا متفقا دعاء الشيعة تن بري لي دبيتوا تن كوملا ومذهبي زياد زي لي دبيتوا كوملا كاش لسر فروع دينية وشي شافعي ومالي شي بري لسر أو جائزة أو جائزني أو فروع لسر أصوله لسر أو شيء إمامة شيء إمامنية طبعا دوازده إمامة كان يعني بو ترتيبي ده كم زار علي كري أبي طالب دعاء حسني كري إمام علي دعاء حسيني كري إمام علي رضا إخواني دعاء علي كري إمام حسين كبنا زين العابدين مشهورة أبيش إمام حسينيش كرتي خوي نابي علي كرديتو هر ليرة بشك ليتسو ندري لباش حسن وحسيني إمام علي لغير فاطمي من دالي دي كيهبو يكلو من دالنا محمد بن حنفيه هندك قوتيان أو أشهر لإمام علي راسنا لفاطمينيا بلام إمام علي لنسبي بيغمبري صلى الله عليه وسلم كري أبو طالبة أو إمامة أو أنا بيان قوتري الكيسانية أو أنا قوتيان أو أنا زودابونو قوتيان أو إمامة أو جالة كإمام محمد بن حنيفة مرت لكركاني محمد بن حنيفي هندك يان قوتيان هشامي بن حنيفة أو هاشمية قوتيان أو إمامة يعني أو للري محمد بن حنيفة رويشتن أواني ديك الزورينا لسر أو ما نوك علي كر إمام حسين باشان كركيوي نك لو كري دي لو برايناسي علي كر حسين باشان كركيوي كنابي محمد بن علي الباقر مشهورة كاتا علي كر إمام حسين كرتي هبناي محمد دوازده إمامي كشيعي استا زوريني شيعان اوان دلين لباشوي محمد كري علي ديثن هندك هر او وقت زيابونو زيد شابو كري علي براشي دي كيبو قوتيان زيد امامه زيد او امامه كقوتيان زيد او امامه بلام زي امامي زيد وكو اما لدجي او د الصلاه داراني او كاتي رابريو بالبشتي شي هبوا كرابريا او قناعاتي خوي هبوا قناعتك او بوا هر سر كردك كستمكار بي دبي مسلمانان ليه هربستن وإمامش أصل أوي لقريش والآل بيت بيغمبري صلى الله عليه وسلم بلام أجا غيري ويش بي مادام كسر تاقبو ظالم نبو إنسانة تاقبو إمامتك يدرزه لو يدرين زيدية كان دوايك حتى استاشهنا ليمن أوان أويان يبرين إمامتي خليفتي إمامي أبو بكر وعثمان
عمر و عثمان ڕەت بکەنەوە ڕەت ناکەنەوە وهروەها فکرەکەیان بەس لەسەرەوەندەیە کەوە پێویستە لە بەرامبەر ئەو خەلیفانەی ئەو کاتی ئەمەوی و عەباسی و ئەوانە ڕابپەڕی و نەدەبایە ئەوەی بکەن یعنی شۆڕشی بکەن زۆر ئیمەش لەگەری بووم هەتا ئیمامی ئەبوو حەنیفە لەگەر شۆڕشەکەی زەیدی بوو کە لەگەری بوو لۆی ئەو زەیدیانە کە ئێستا لە یەمەن هەنا عەقیدەکەیان زۆر نزیکترە لە سوننەی تا نزیکتر بی لە ئیثنا عەشری ئێستا مەسەلەی سیاسیە کە مەسەلەن وایە لێکردیەکە لەوان نێزیکتر بن ئەگەرنا ئەوان عەقیدە و بیر و باوەڕیان لە سوننەی زۆر نێزیکترە تا دەگاتە 12 ئیمامی چونکە ئەوان ئیمامەتی بە ئەسڵ دانانێن نارێن ئیمامیش معسوومە و نارێن ئەو خەلیفانەی پێش ئیمامی عەلیش خلافەتیان بەتارە بەڵام ئەوانی دی هەموو وەدەرێن ئەوجا لە پاشی لە 12 ئیمامەکەی بڕۆن محەممەدی بن عەلی کە باقر بوو کوڕەشی دەبی جەعفەر بن محەممەد جەعفەری صادق دەرێن ئەوە ئیمامی شەشەممانە ئەو جارە لە پاشەوەی کە جەعفەر وەفاتی کرد موسای بن جەعفەر دەرێن ئەوە ئیمامی حەفتەممانە بەڵام هەندێک بەو ئیمامی حەفتەمە ڕازی نەبوون ئیسماعیلیە دروست بوون کە فرقەچی زۆر بەناوبانگ بوون و دەسەڵاتیشیان لە هەندێک وەختی زۆر هەبووە گوتیان ئیسماعیلی کوڕی ئیمام صادقی ئیمامەکەیە نەک موسا ئەوەی کە 12 ئیمامی دەرێن ئیسماعیل ئیمامەکەمانە لۆی ئەوان مەزهبەچیان دامەزران هەتا لە وەختی کە لە میسر ئەوان فاتیمی لە نەسەبەی وانن کە محەممەدی کوڕی ئیسماعیلی کوڕی صادقە لە نەسەبی ئەو ئیسماعیلیانە لە خەتی ئیسماعیلی کوڕی جەعفەری صادق دێتن کە دەوڵەتی لە میسردا دەمەزرێن و دوایە سەلاح الدین ئەیوبی دەچی و لە ناویان دەباتن طبعا ئەوانە بڕوایان بە حەفت ئیمامی پاش جەعفەری نییە دەرێن ئەوانە ئیما ئەو ئەئیمە معسوومانە نینە بەس ئیما هەتا لە ئیسماعیلی ڕادەڕواتن نەک لە ئیمەڕە وهروەها هەر یەک لەوانش کۆمەڵەچیان لێ جیا بوویتەوە لەو ئیمامە گوتیتیان ئەو ئیمامە ئەو مەهدیەیە کە بزرگ بۆ دوایە دێتەوە یعنی لە موسای لە حەفتەم ئیمامی کە موسای کوڕی جەعفەر بوو هەندێکیان لێ هاتە دەرێ پێیان دەگوت واقیفیە گوتیان لە پاش ئیمام موسای کە ئیمامی حەفتەمیانە ئەو واقیفیانە گوتیان ئەوە مەهدیەکە بووە کە بزرگ بۆ دوایە دێتەوە زەوی هەموو توش عەدالەت دەبیتەوە ئەوە هەوە لە پاشەوی ئیعتراف بە هیچی دیکە ناکەن طبعا ئەوانە لەبەرەوەی گەلک زۆر بوون لەبەر هەندێ ناوبانجیان دەرکرد ئەگەرنا لە هەر لە پاش ئیمامی حوسێنەوە لە هەموو ئیمامەکانی دی کە ئیمامەک مردیە مەجموعە گوتیتیان ئەوی پاشی هەونی اعترافیان پێ نەکردیە ئەوە بزرگ بووە نەمردیە چونکە ئەوەندە غلویان تێدا کردینە وتیان ئەوانە نامرد ئەوە بزرگ بووە دوایە دێتەوە ئەوە غایب بووە ئەوانە هەم پێیان گوترایە واقیفیە بەڵام زیاتر بە موسای کوڕی جەعفەر موسى الکاظمی مەشهورن دوای هەندێک هەرمانەوە گوتیان نا عەلی کوڕی موسا کە دەکا ئیمامی هەشتەمینیان کە کوڕی موسایە بە ئەڕیضا مەشهورە ئەو ئیمامی هەشتەمە نۆیەمی گوتیان کوڕی ڕیضای کە ناوی محەممەد بن عەلیە بە الجەواد مەشهورە ئەو ئیمامی نۆیەمە دەیەمیان کوڕی ئەو محەممەدەیە کە ناوی هادیە یازدەمینیان کوڕی ئەو عەلیەیە هادی نازناوە بەخۆی ناوی عەلیە کوڕی عەلیە کە بە حەسەن عەسکەری مەشهورە یازدەمینیان وتیان محەممەد ئەوە یازدەمینیان حەسەن من عەسکەری بوو دوازدەمینیان محەممەدی کوڕی ئەو حەسەنەیە ئەوە لەوەی ڕاهەتا ئیمامی حوسێن هەموو کوڕی یەک دینە کوڕ و بابە لە محەممەد بن حەسەنی ڕا منداڵێکی گچکە بوو هەر ئەساس هەر لە چەند ساڵێکی 6-7 ساڵی بزریان کردیە جێی دیار نەمایە ئەو مێژوو نووسانیش لەسەر ئەوەی چێوە چۆ کوب بۆ چی لێ هاتیە اختلافیانێ نازان چێوە چوە هەتا ئەو ماوەچی 4 کەس خۆیان کردبووە نوێنەری السوفەراء الأربعة مەشهورن ئەو سەفیرانە دەیانگۆ کاکە ئەم گۆ ناتان بیبینن ئەمە دەیبینین قسەکانیان بە ناوی نەقل دەکرد لەبەرەوەی فکرەی شیعی لەسەر ئەوەی دامەزرایە لە ئەسڵەکەی لۆ دەرێن کاکە دەبی ئیلا لە پاش پێغەمبەری معسوومەک هەبی و ئەو معسوومەش بە نەس گۆترابی دەبی ئەوە ئیمامبی دەرێن کاکە وڵات دنیا دەبی هەموو دەمێ پێویست پێوێ ئیمامەکی زیندی هەبی ئەمە ناتوانین بەس بە کتاب و سنت ئیش بکەین کە شتێکی نووسراوە و یان وەکو عیلمە مایە ئەمە سنە دەرێن ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کرد بە عیلمی سنە و کتابی ئەمە دەتوانین ئیش بکەین و هیدایەت دۆزین و ئەوان دەرێن هیدایەت بەبێ ئیمامەکی حی نادۆزرێتەوە فکرەکەشیان هەموو لەسەرەوەی بوو ێ باشە ئەوە بزر بوو معتەل بوون ناچار ئەو 4 کەسە دەستیان بەو
ئەویان هەڵبەستی گوتیان ئەمە دەیبینین کاکە هەتا ئەو چارە مابوون ئەو چارەش مردن کەسی دیکە ڕێک نەکەتن نەفەری دیکە برێ ئەمە دەیبینین ئەوە هەتا ئەو چارە مابوون پێ دەڵێن ئەلغەیبە الصوغرا بزربوونی گچکە لە پاش ئەو چارەی ڕا ئەو جارە غەیبەی کوبرا دەستی پێکرد غەیبەی کوبرا ئەوەیە کەس ناتانی بە سەفیری نەما دەڵێن کاکە بزر بووە تا وەختە چی دێتەوە ئەو 1000 ساڵ چاوەڕێنە نایێتەوە ئەگەر ئەو ئیمامەش نەبی دەرێن نەجیهاد دەبی بکرێ ئەو هەموو عەقیدەیان بوو نەدەبی جومعە بکرێ هیچ شتێکی جەمع ناکرێتن چونکە هەمووی لەسەر ئیمامەکی زیندی ڕادەوەستی دین ناکرێ هەر خۆیان شاردو تا لەو ئاخیرانە خۆمەینی گوتی هەتا کەنجینێکە ئەمە ڕابوەستین کتابەکی نووسیە الحکومە الئیسلامیە فکرەی ئەوەی هینایە گوتی کاکە هەتا ئیمام دێ ئەو کەسانێک کە فەقیه و شارەزانە و زۆر شارەزانە دەتانن لە جیاتی ئیمامی حکوومەتایەتی بەڕێوە بنولو ئیمامی وەکو برێ ئامادە بکەن هەتا ئیمام دێ ئەوە پێیان گوت ویلایەتی فەقیه ئەوجا ئەلێرە ئەو فکرەیە کە ئەوان گوتیان هەڵوەشاوەکە گوتیان دەبی لۆ ئەوەی ئینسان دینی تەطبیق بکە ئیلا دەبی نەفەرەکی زیندی هەبیتن معسووم بیتن ئەگەر نادین تەطبیق ناکرێ بە عەمەلی 1000 ساران ئەوان بخۆیان بە موسڵمان دەزانی و کەسیشیان نەبوو دینی لێوەگرن و ئێستاکەش هەروایە کەسیان نییە دینی لێوەگرن برێ لەو ئیمامانەی هەتا ئەو ئیمامیان دەگەڕێتەوە و لە پاش ئەوەش هەر لە ئیمام ڕضای ڕا ئیمام ڕضا کە هەشتەمین بوو هێشتا بلوغی نەبوو بووچی بابی مرد بوونە دوو بەشەشیان گوتیان باشەوە بلوغی نەبووە هەتا ئێستا باش بوو ئیمامیان هەبوو هەموو زیندیش بوون و لەنەوەکان و بلوغیان دەبوو دەیانگۆ ئەو ئیمامەیەکەوە معسوومە ئەو جارە ئەچ بکەن مجموعەتی هاتە گوتیاوە بلوغی نەبووە نابیت ئیمامەتی بکاتن هەندێکی دیکەش بە ناچاری هەندێکیان خڕبوونەوە چوون هەندە پرسیاریان لێ کردەوە هەندێک پرسیاری لێ دەکەن جواب دەدات و دەێن تەواوە تو ئیمامی و معسوومی و بەدوود دەکەوێن ڕاستە بلوغیشت نەبووە یعنی وشی هەموو باسمان کرد چیرۆکە کە زنجیر بە زنجیر لە دوو ئەوەی دێ کە شتەشیان هەڵبەستی کە لە ئەسلی دین نییە برێن دین لۆ تەطبیقکردنی پێویستی بە ئیمامەکی معسوومی زیندیە فکرەی هەمووشیان لەسەرەوەی دەخولێتەوە ئەو هەندێکیان زۆر زێدە ڕەویان کرد گوتیان قورئان دەستکاری کرایە ئەوە موسحەفەکی دیکەیە ناوی ئیمامی عەلی و ئیمامەکانی مەی تێدایە هەمووی ڕەش کرایتەوە طبعاً ئەوانە هەر دەردەچن لە دیر ئینکاری ئەسلی قورئانی دەکەن یان گوتیان سەحابەکان ئەوجا لێرە پرسیارش کەشیان لۆ دروست بوو چی هەر باسم کرد لەبەرەوەی کە ئینسان شتێکی هەربەستی دیسانێکە پرسیار دروست دەبی باشە ئەم گۆ دەرێن ئەوە هەموو موسڵمانە ئەو هەموو سەحابە و فتوحاتیان لە زمانی پێغەمبەری کە ساسە ئەگەر پێغەمبەر بە سەراحەت گوت بیتی ئەوانە ئیمان لە پاشەی من کو ئەوانە قبول دەکەن کە خەرکەشی دیکە ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوسمانی هەر بژێریتن کو هەموو سەحابە باشە نیوەی قبولیان کە قابلە نیوەی هەر نەستن ئەو ناچار بوون ئەو جارە درۆیچکیان کرد گوتیان هەموو هەرگەڕاینەوە لە دی لە پاشی پێغەمبەری ساسە بەس ئەوانە ئیمەنە بن دیسانێکە ئەو جارە پرسیارەشکیان لێ دەکرێتەوە دەرێن باشە ئەدی ئەو ئیمامی عەلی و ئیمامی حەسەن و ئیمامی حوسێن کو ڕازی بووینە بە خەلیفایەتی غەیری خۆیان مادام بزانن ئەوە دینە و واجبی کردێ دەبی ئیلا ئەوان بن ئەوان هەندە پیاوی بەغیرەت هەندە کەسی چاونەترس لە پێناوی خوای گەورە ئەگەر هەچیان لێ هات بە کوور جارەی کو ڕازی دەبوون و لە ژێر ئەوەی وان دەژیان و نیان دەگو ئەمە ئیمامین و بەرهەڵستیانە دەکرد دیسان درۆیشکیان پێیا کرد گوتیان توقیە هەیە ئەوانە لە ظاهری قسەچیان کردیا لەوەی بپارێزرێن خۆیان پاراستە لە باڵتینی بڕوایان بە قسەی نەبووە یعنی بە ظاهری ئیمامی عەلی بەیعەتە چیدایە بەس نیەتی وە نەبووە کە بەیعەت بیتن بە باڵتینی بەیعەتی نەدایە ئەوە قەولی توقیەی وان لەوەی ڕادەست پێ دەکاتن کەواتە ئەوە خولاسەی ئەو بیر و بۆچوونە سەقەتانە بوو کە لە ئەوەلی ڕاتا ئێستا هات بەداخەوەش هەرچی خوڕافە و هەرچی شەعائیری ناڕاست و درۆیم بوو ڕۆژ بە ڕۆژە لۆی زیاد بوو هەتا سەری کێشایتە ئێرە ئەگەر هەر کەسێک بە عەقڵ فکر بکاتەوە و یعنی محاکەمەکی عەقلی ئەو عەقیدەی بکاتن دەزانی ڕاست نییە بەڵام وەتەمەع ئەو دوشتە جار وەیە شتی زۆر بێ معناش ڕادەگریتن یان زۆر جاهیل بوون بێ ئاگایی یانیش تەمەعی و فەقیریەکی زۆر کە کابرای وەلێ دەکا بە دوو هەموو کەسەکی بکەوی ومن أحسن القول في أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وأزواجه الطاهرات أويك قسي تاق بك لباري أصحابي پیغمبر صلى الله عليه وسلم ولباري خيزان باككاني ك
خوای گەورە سبحانه وتعالى داینایە حکم لەسەر زاهری بدرێ ئەوە مەسا عائیشەی بە ڕزای خوای لێبیتن داچی ئیمانداران بە تۆمەتبار دەکەن زاروێ تۆمەتباری دەکەن بەوەی کە خوای گەورە پاچیشی ڕاگرتیە لەو بوختانەی پێی کرایە یان بەوەی کە دژایەتی ئیمامی عەلی کردیە و دەرچووە لە دین و ئەنواع تۆمەتی دەدەنێ. طبعا ئەو ئیختیلافەی وچی باسمان کرد ئیختیلافەک ڕوویدایە هەتا گەیشتیتە دەرەجەی شەڕیش لە زمانی ئیمامی معاویە و ئیمامی عەلی ڕزای خوایان لێبی، بەڵام هەموویان متفق بووینە لەسەرەوەی ئەوە ئیختیلاف نییە لەسەر ئەسلی دین. ئیختیلافە سەحابە هەموویان زانیتیان ئیختیلافە لەسەر چۆنیەتی حکومڕانیکردن لەسەر سیاسەتی دنیا بەدین نەک لەسەر ئەسلی دین. ئەگەر وەنەبا کو ئەنسار و مهاجرین یەکسەر پاش وەفاتی پێغەمبەری کۆ دەبنەوە و ئەنسار دەرێ با ئەمە ئەمیرمان هەبی، یعنی قابلەیەک لە ئەنساری نەبی بزانی ئیمامی عەلی ئەمیرە لە پاشی کو دوایە مهاجرین دەرێ نابلەما. کەواتە ئەو ئیختیلافانە ڕوویدایە حەقیقەتە، بەس حەقیقەتەکەی هیچ لەسەر ئەسلی دین نەبووە، هەموویان زانیتیان ئەمرەکە شوڕایە، بەڵام ئەو پێی وا بووە فلان کەس مەسلحەتترە لۆ ئەو ئومەتەی ئەویت کە پێی وا فلان کەس مەسلحەتترە جاروێیە ئەوە گەیشتیتە دەرەجەی لە توندی و فتنە هەبوون و ئەو شتانەش کە ڕوویدایە لە تاریخدا. ئەمما ئەسلی دین هیچ غوبارەشی لەسەر نەبووە لە جیلی سەحابەی کەوا ئەوە مەسەلەکە بە شوڕا بەڕێوە دەچیتن. ئەو جوان لەبارەی عائیشەی ڕەزای خوای لێ بیتکەوە تۆمەتباریان کرد و لەگاتێکەوە ئەسلی هەموو سەحابەکانیش مادەم موسڵمان باوەڕیان هینایە باشە، ئەگەر باوەڕیان هینایە ئەتوکو دەزانی ئەوە منافقیان باوەڕی هەڵوەشایتەوە غێر دەبی بە ظاهیری باوەڕەکەی ئاشکرا بکە برێم کافر بوویمەوە ئەتو لە چێت ڕازانی وانە ئەوان چوو کە قسەچی دەکەن دەڵێن وڵا هەندێک حەدیثمان هەیە قورئانمان هەیە باسی منافقان دەکەن ئەدێ و منافقانە چێنە ئەو منافقانە ئەگەر بەناو ناوی هاتبوو چ عەبدوڵای ئوبەی کوڕی سەلول کە لە تاریخ و لە ئەوەی مەشهورە چەند جێڕدرایەوە لە حەدیثەکان ئەوە نەفەرەک هاتیە ئەویدی کەس ناتوانانی برێ فلانە شەخصەوە تو لە چێت ڕازانی فلانە شەخصەوەیان هاونیە کەواتە ئەسڵ ئەوەیە کەسێک ئیمانی هینا بە ئیماندار حیسابە و پێغەمبەری دیتە صلی الله علیه و سلم و ئیماندار بووە بە سەحابە حیسابە کو دەتو دەتانی برێ وڵای فلان فلان لۆ دیاری دەکەم منافقە و بیبەنە دەرێ. واروها لە بارەی ئەوجا چی باسم کرد تووشی ئەوەی بووینە کە تەویل و تەحریفاتە چی ئەو ئاەتانە بکرد کە هیچ هەری ناگریتن مەسەلا دەرێن لەبارەی ئەهلی بەیت لە قورئانی هاتیە لەبارەی ئەوانەی ئەنگۆ ئەو 12 ئیمامی باسی دەکەن ليذهب عنكم الرجس أهل البيت ويطهركم تطهيرا أو أندي آية كيدين أول كينين يا نساء النبي لستن كأحد من النساء إن اتقيتن باشيش ناين أويش هرباسي آفرتانا أويش هرباسي خيزاناني بيغمبريا بيشي آياتك ودواي آياتك همو باسي خيزاني بيغمبريا صلى الله عليه وسلم كواتا أهلي بيت صريح قرآني ئافرەتەکانی دەستەناوێ کەم جار کە خانەوادەی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەو جا منداڵەکانی نەوەکانیشی دەستەناوێ. خوای گەورە ئەو ئافرەتانەی پاک کردیتەوە لە من کولی دەنەسین لەبەرەوەی فەرموویەتی و ئەزواجه ئومەهاتهم لە قورئانێ خێزانەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم دایکانی ئیماندارانن هەر لەبەر هەندێشە حەرام کرایە لە کە جارەی دیکە ئەوانە مێردی بکەنەوە لە پاش پێغەمبەری عەلەیهی الصلاة والسلام لا يحل لك النساء من بعد ولا أن تبدل بهن جائز نییە لەبەرەوەی ئەوە دایکی هەموو ئیمانداران خوای گەورە پاچی ڕاگرتیدا لە هەموو شتێکی کەوا عەیبداریان بکات دەنەسبی وذرياته المقدسين من كل رجس وهروەها ئەو نەوەی کەوا بەڕێزن و پیرۆزن لای خودای گەورە لە هەموو پیسەکی ئەوانەی پاک کردیتەوە طبعا کە نەوەی پێغەمبەری عەلەیهی الصلاة والسلام لە ئیمامی عەلی و ئیمامی حەسەن و حوسێن و ئەوانەی دی وەکو برێکەتینە ناو مابەینی دوو بەرداشی کەسانەکیش لە پاشان کە ئەوانە لە توندڕەوی زێدەڕەویان کرد لە خۆشویستن و لە پاڵپشتیکردنی ئەو ئال و بەیتی پێغەمبەری صلی الله علیه وسلم کەسانەکیش لە مقابلیوان لەبەر لایەنی سیاسی هەبووینە کە پێیان گوترایان نەواسیب دژایەتیان کردینیان قسەیان پێگوتینە ئەوەش هەبووە بەڵام ئەوە کەم بووە وەنەمایە چونکە کەسەکەوە قسەیان پێبرێویان ئاعتراف بە ئیمامەتیان نەکاتن دیارە ئەوەش دیسانێکە تاعندانە لە سەحابەی بەنەوعی دیکە هەر کەسی ئەوانە پاک ڕابگری فقط بەری ئەمینە النیفاق ئەوە بەڕاستی بەریە لە نیفاق و لە دووڕووی ئەگەر نا ئەو کەسەیە معڕەزە لۆ نیفاقیکەوە
ئەهل و بەیت و سەحابەی پێغەمبەری تۆمەتبار بکا بە پیسی و بەلەکە و بە عیب. وعلماء السلف من السابقين ومن بعدهم ئەوە کە باسی ئەصحابی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم کەوا جیلی یەکەمن وەزانایانی سەلەف لەوانەی پێشین و لەوانەی پاشی من التابعین لەوانەی کە شوێن کەوتنە. طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویتی خير القرون قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم باشترین سەردەمی منە پاشان ئەوی لە پاشەوان دێ ئەوی لە پاشەوان دێ. ئەو زەلەوێ دێ لە حەدیسی دیکە ڕوونی کردیتەوە بە ڕوئیەتە، یعنی جیلی سەحابە کە پێغەمبەریان دیتێ صلی الله عليه وسلم ئەوە جیلی یەکەمن. جیلی دووەم ئەوانەی کەوا سەحابەیان دیتێ و باوەڕدار بووینە ئەوە تابعینن. جیلی سێم ئەوانەی کە تابعینیان دیتێ و باوەڕدار بووینە ئەوە ئەتباعی تابعینن. ئەو سێ جیلەیە. لە حەدیسی دیکەی صحیح هاتێ ڕاویەکە شتی هەبووە باسی چارەمیشی کردیە، واتە چارەمیش بە هەندێک حەدیسان وەکو برێ بە شەک دەکەویتە ناوێ کە ئەوانی جیلی چارەمیشە تا چال جیلی ئەوە سەلەفن. ئەوە سەلەفن غەیریوی بە معنای کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەزکیەی کردینە و بە پاچی ڕاگرتینە مانای سەلەفیان پێ نابڕێ. چونکە زۆر کەس باسی مەزهەبی سەلەف دەکا، باسی عەقیدەی سەلەف دەکا، دوایە دەچی قسەی زانایەکی دەینیتەوە ئەو زانایە 300-400 ساڵ لە تابعی تابعیش دوورە. يعني مثلا لۆ نمونە ئیمامی ئەحمەد لە جیلی ئەتباعی تابعیە، لە جیلی چارەمە. ئیمامی شافعی تابعی بووە، ئیمام ئەبوو حەنیفە ئیمامی شافعی تابعی تابعیە، ئیمام مالیکیش تابعی تابعیە. ئیمامی ئەبوو حەنیفە هەندێک لە تەمەنێکی گچکە هەندێک سەحابەی بە تەمەنی دیتێ لۆیە بە تابعی حیسابە، بەڵام وەکو علم وەرگرتنەکەی هەر لە تابعیەکان بووە، وەکو علم بە تابعی تابعی حیسابە. يعني لە پاش جیلی ئیمامی ئەحمەد ڕا ئەوە نامینێ کە برەی سەلەف بەو معنای کە تەزکیە بیتن، بەڵام سەلەف بە معنای گشتیەکەی کە هەموو عالمەکی چاک و خواناسە لە پێش زمانی تو ئەوە قەیدی ناکە پێشینەی چاچی ئەو هەباس بکرێتن. و ئەو زانایانەی پێشین لە تابعین و لە ئەهلی خەیر و ئەثەر کە لەسەر دەستگرتن بووینە بە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ڕەتیان نەکردیتەوە، و ئەهل الفقه ئەوانەی لەسەر فقه بووینە، ئەو ئەئیمانەی کەوا هەموو مەشهور بووینە جیل لە دوو جیل طبقە لە دوو طبقە دەبنەوە طلبەی تابعی و ئەتباعی تابعین و ئەوانش ئی سەحابەی و ئەهل الفقه والنظر ئەهلی بیرکردنەوە و وەکو برێ ئەوەی نەظر لە ئوسولی فقهکەوە هەمویان بە بیرکردنەوە و نەظر داڕشتی ئەو فقها لا يذكرون إلا بالجميل، نابي باسيان بكري إلا بتاكا وبشتيت زوان نبيتن، ومن ذكرهم بسوء أي بخراف باسيان بكا فهو على غير السبيل أو لسر ري راس نية. چونك وكو باس ما كرت اختلاف لأصول كل ما بين الصحابة روينا دايا لفروعش لتونيتي بري وبرنيش روي دايا حتى قيشتي تدرزي اختلافي زنجش بلام لقر أبش ما دام لأصل ما ينادى بلسر أو أصلا إنسان تعامل بك ذكري خير له هم يابك أو اجتهادي كردي غلطي كردي أزرشي أو اجتهادي كردي إصابة كردي دو أزري هي علماء أمتيش أو علماء لسر خطي مستقيم ماينو أو لسر أو أصولي ماينو لنا وأخويا اختلافيان لروي علم لروي زانس لروي داية مارزنيها مدو علماء إلا يقصيب كان كسق انتساب لو سيتار علماء بري أو سيتار علماء هون كوا سلفنو أو خطر راستك بس أو سيتاري أو عندي هونينا لهمو زي لشي بهزاران هزار عالم هي با اختلافيان هبي لفروع أو زت لفروعي بابتي كلامي وعقدي بي لفروعي فقهي بيتن بلام لأصول كان همو لسر خيرنو إنسان نابي بخرافة باسيان ك خطأيش يان كرديا چونك بشر معصوم نينا خطأ كشيان لنا وبحري تاك كان ين بزر دبيتن ولا نفضل أحدا من الأولياء على أحد من الأنبياء وكسچش لا ولي يعني أو كساني كوا نيزيك الأخواي قول أخواي قولش نيزيك لوان ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون أوليانا وشي هندك لواني كوا غلات تندروي بناوي التصوف يا خوبة صوفيزان چونك أصلي تصوف چەندکەسانێکی زانا زیاتر گرنگیان بەلایەنی دڵ و لایەنی تەزکیە و تەربیەدا وەکو حارثی محاسبی وەکو شێخ عەبدولقادری گەیلانی وەکو معروفی کەرخی ڕەزای خۆیان لێبیتن ئەوانە تەسەووفی ڕاست و دروستن کە ئیمامەکان ئەوانەیان بە ئائیمەی خۆیان زانی
وەکو ئیمامی ئەحمەد ئەوانەی هەموو معروفی کەرخی بە مامۆستای خۆی زانی ئەوانە هەندێک عالم ئیهتیمامیان بەلایانی فقهیدایە ئەوان ئیهتیمامیان بەلایانی دڵدایە بەڵام لە چەند ئوسوولەکی دەرنەچوونە یەکەم لە ئەسلی کتاب و سونەت دەرنەچوینە دووەم خۆیان لە خەرچی چاکتر نەزانیە یان بکەنە ویراسی برێن منداڵی من دوایە منداڵی من ئەوە شێخایەتەکەمان ئەوها دەڕواتن کەسیان ئەو قسەی ئەوە بیدعەیە لەناو ئەهلی تەسەوف پێیا بووە نەک بیدعە لەناو ئیسلام بیدعە لەناو ئەهلی تەسەوف سۆفی حەقیقی ئەو نوع بیدعەی تێدا نەبوو چێ کەوسەکی پاک بوونەوەی دڵ و دەروون ولا هەموو کەس دوورتر بووینە لەوەی ئەهلی دنیا و ئەهلی تەڵەبی سوڵتە و ڕێئاسەت بن کابرای خۆی بە ئەهلی سۆفی دابنێت و خۆی بە ئەهلی دڵ دابنێت و بچی لەبەر دەرکەی ئەهلی مادە و سوڵتەی بیتن ئەوە لە هەموو کەس لە سۆفیەتی حەقیقی دوورە ئەوجە هەندێک ئەوەندە زێدە ڕەویان کرد و خوڕافەیان هینا ناوێ بە ناوی تەسەوف کەوا سۆفی نینە و حەقیقی نینە حەقوە نیە ناویان لێ بندرێ سۆفی ئەوانە هەتا گەیشتە دەرەجە چ کەسانەکە بوونە ئەو ئەولیا و شێخانەی خۆیان گوتیتیان ئەوانە وەلینە دەرەجەیان لە پێغەمبەران گەورەترە طبعا ئەوە زۆر شاز و نادیر بووینە بەڵام دیارە ئەو قسە هەبووە و ئیمام ڕەتی دەداتەوە هەندێک گوتیان مەبەستی ئەوەیە هەندێک لەوانە زێدەڕەویەکیان کردیە گوتیان پێغەمبەران دوو دەرەجەیان هەیە دەرەجەی پێغەمبەرایەتی و دەرەجەی وەلیایەتی ئەوانی شێخەکانی مەبەست دەرەجەی وەلیایەتیان هەیە گوتیتیان لە پێغەمبەران دەرەجەی وەلیایەتی گەورەترە لە دەرەجەی پێغەمبەرایەتی ئەو قسەیان کردی بەڵام ئەوەش دیسانێکە هەر قسەی ڕاست نییە ونقول نبي واحد أفضل من جميع الأولياء درين بيغمبرك يك بيغمبر تاكتر لهمو وليكان ونؤمن بما جاء من كراماتهم وبلغي أوي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي إمامي أبو بكر إيماني قرستر لإيماني هم أمت كوات أو كا بيغمبر نية لباش بيغمبري عليه الصلاة والسلام قورتريني أو أمتي إيماني بقدر هم أوانتي يعني إيماني إمامي أبو بكر أو الصحابة قورانا لإمامي هم وليكان قورتها تزاي بيغمبران ونؤمن بما جاء من كراماتهم إيمانشمان هي بكسانة الراس تدرس كخواي قولة زاروية شتشي غير عاديان لبو دكاتن وكو كرامت بلام أو كرامة جديسان أوان ادعاي ناكن يان خوان بي هل ناتشيشن يان شتي بي بدس ناينن كسانة كوالو بدس تناني بي بلكو هول ددن بشارنوا وصح عن الثقات من رواياتهم والصحيح بوبي لكسانة شكوات زي السيقان للروايات كوا خواي قولة شتشي لو كردبن لو غيري وان نيكردبي لكرامت ونؤمن بأشراط الساعة وإيمان من با أو نشانانه هيك نشانه كان هاتني روج قيامة بيغمبر عليه الصلاة والسلام بحديث روني كرديتوه طبعا نشانه كان روج قيامته زور هاتينا باش شي كان نشانه قوله كان ونشانه قسك كان أو نشانانا أجر بحديثة صحيح وبصراحة باس كرابيتن أو إنسان ده بقبولك بس زاروي عندك كزباز دكاتن أو معناه نادى أو هالصراحة أو معناه شكيلة ورقرتيا يان بحديثك صحيح نيا أو أنجينيك مقبول نيا وأو نشانانا باس كراين لو إنسان راز بيتو هزبك كقيامة نزيكا كوب خواي قولة فرمويتي ببخشن بيش أو مردن بي مردن نزيكا ليتان مردن وهايا لو إنسان إيش بك كفرمويتي ش قيامة لنزيكا لو أمت وكو دەستە جەمعی ئیش بکە و خۆی مادی بکە نەک چاوەڕێ بکاتە ئەو نیشانانە دێنە جی و هەلێ بکۆری تۆ بزانێ ئەو نیشانە هاتە دییان نهاتەدی لۆ عەمەلە نەک لۆ تەمبەلایەتی چونکە زۆر کەس لۆ تەمبەلایەتی ئەو نیشانانەی بەکاردێنیتن ئەوجا لەو نیشانە گەورانەی کە باس کرایە و حەدیسی زۆر لەبارە هاتیە هاتنی دەجال کەوا بە زۆر وەصف و صیفەت هاتیە ئەو وەصف و صیفەتانە چینە اختلافی لەسەروی بەس ئەسلی هاتنی دەجال حەدیثەکانی دەگاتە دەرەجەی مستەفیض لەکن هەندەکان دەگاتە دەرەجەی تەواتر و دەبی ئینسان ڕەتی نەکاتەوە باوەڕی پێبی ونزول عيسى بن مريم ودابزين عيسى عليه السلام لآسمانه ونؤمن بطلوع الشمس من مغربها وإيمان من هيبة هلاتني الرج للرج آواي أولا نشان قوركان وخروج دابة الأرض من موضعها وهو حيوانيك أخواي قورا دابة الأرض دردتسيو خلشي آقا دار دكاتو قسلق الخلق دكاتن ولا نصدق كاهنا ولا عرافا وكسش كوا ادعاء علم غيب بك كاهن عراف اما بكردي بيدرين فالسي واوانا بلام كاهن وعراف درن زياوازي كاهن زياتر ادعاء علم غيب دكا دري اتو او هاد بسر دي لمستقبل او هاد بسر ناية او زب استير بيان بهرش تشيدي كبي استعانة بك عرافش
ئەوەیەکەوە لۆ ئیشەچی دۆزینەوەی دز و ئەوانە تعریفت لۆ دەکات دەتناسێنی تۆ مەسەن دەرێ کاکە من پلانشتم لێ دزرا چێ لی دزیمە ئەوە زیاتر بەوانە دەگوتری عراف ساحریش دیارە ساحر ادعای تەسەڕوف دەکات دەتانی شتەی لە شتەی دیکە بگۆڕیتن ئەویش ئینسان نابی بەڕاستیان دابنێتن چونکە ئەوەی کەوا ئەوان ادعای دەکەن علمی غیبە علمی غیبیش تەنها لای خوایە سبحانه وتعالى ولا من يدعي شيئا يخالف الكتاب والسنة يعني كسك ادعاء اشتشي بك كبيتسواني كتاب والسنة وإجماع الأمة بيتسواني إجماع أمة بي طبعا براز داناني كاهن وعرافي أجر كابرا باوري وبي أوان علم غيب دزان هر كابرا لدين دبات دري أجر هر أو هاش بتسي بري باورم بينين ولا با استفادة يعني لي بكم أو بيغمبر صلى الله عليه وسلم فرمويتي من أتى عرافا لم يقبل منه صلاة 40 يوم يعني ليلة أو يبتسي تلاي عرافة شيء أو نوێژی چل ڕۆژی لێ وەرناگیرێتن کەواتە دیسان گوناحەکی زۆر گەورەیە و هەڕەشەی گەورەی لێکرایە ونرى الجماعة حقا وصوابا والفرقة زيغا وعذابا وواشي دبينين كوا جماعة كوبنا ووكو باسمان كرد كوا كوملي مسلمانان أو بقشتي مسلمانان لسري بوينا لعلم لعمل أو حق وراستيا وپردبون لادان خولادان لجماعة مسلمانان بوي فكرة شاز بيني یان ئەوەی کە مسلمانان لەسەر ئیمامەکی کۆکن و جەمعیان هەیە کابرا خۆی لا بدا لە جەماعەتی مسلمانان و بەتەنێبی ئەوە زەیغە لادانە لە حەق وعذاب وسزایە و ئینسان هەر لە دنیای خوای گەورە سزای دەداتن بەوەی کە لە جەماعەتدا دەبڕێ ودين الله في الأرض والسماء واحد دين خوای گەورەش لە زەوی و لە ئاسمان هەریەکە وهو دين الإسلام كدين إسلامه قال الله تعالى إن الدين عند الله الإسلام خوای گەورە فەرموویەتی إن الدين دین لەلای خوای گەورە کە قبول بی تەنها ئیسلامە ئیسلامیش وەکو باسمان کرد بە مانای دوو مانا هاتیە لە قورئانێ مانای دینی ڕاست کە لە ئادەمەوە هەتا خاتەم هەموو دینەکان و هەموو پێغەمبەران نەگریتەوە بە مانای شەریعەتی شەریعەتی ئیسلاممان هەیە بە مانای شەریعەتی ئیسلاممان هەیە کەواتە ئەمە دەتانین برێ شەریعەتی موسى عليه السلام و شەریعەتی عیسا عليه السلام بەس دینی وان هەر دینی ئیسلام بووە دینەکە وەکو ئەسڵ هەر یەک دینە وقال تعالى ورضيت لكم الإسلام دينا خوای گەورە فەرمووی کە تەنها بە ئیسلام ڕازی دەبم کە دینیم گۆبی ئەو دینی ئیسلامەش وهو بين الغلوب والتقصير ما بين زيادة ڕەوی کردن و کەم تەرخەمیە يعني ئیفرات و تەفریت لەوکو ئیمامی ابن قەیم دەفەرمیتن خوای گەورە هەر ئەمرەی بە ئینسانی بکە شەیطان دوو فکری و وەسوەسەی لۆ ئینسانی دەینی یەکەچیان دەرێ زیاد لەوەی بکە غلوی تێدا بکە زیادە ڕەوی تێدا بکە یەکەچیان دەرێ ئەگەر نا کەمی بکەوە یعنی شەیطان وەکو ئەمجا نمونەی دەینەوە بەوەی کەوا دەیەوێ عیارت لێ تێکدا عیار ئەگەر دانی پێت شل بکاتەوە واز لە نوێژی بینی واز لە خۆشەویستی پێغەمبەری بینی صلی الله علیه و سلم لە خۆشەویستی پیا و چاک و سەحابەی بینی ئەوە وەت لێ دەکا شلت کاتەوە ئەگەر ئەوەت پێ نەکرا و زانیەت و زۆر گەرمی دەرێ ئەوە لەگەری کەلچینی ئەو جارەت زیاتر بڕغی تون دەکا هەتا بپسێتن عیارەکەی تێک بداتن غلو بکا لە خۆشەویستی پێغەمبەر یان لە باسکردنی سەحابە و تابعین و وەکو ئەو غلوەی کەوا باسمان کرد لە شیعە توش بووینە وبين التشبيه والتعطيل دين الراس لما بين تشبيه وتعطيل لمسألة أسماء وصفات كباس ما كرت نا أسماء وصفات كان بإنسان وبمخلوقات بتسويندري ونا أو إخوائي قولوا بيغمبر صلى الله عليه وسلم ثابت يعني كردي الرد بكريته وكا وتعطيله وبين الجبر والقدر ولما بين أو أعمالنا يوم إذا كنا إخوائي قولوا بزوري بيمان دكا ونا بخوش ما ندرس دكين هيت علاقي بيدانيا لو نيوانيه كباس ما كرت وبين الأمن والإياس دين الرأس إسلام لما بيني أميد بأميدية أويك وإنسان نابي بطواوي وبري أميد بخدايا من هرس بكم هرسنا كم هذا اسمه باشته ونابي بأميديش ببري هرسن عبادتي بكم هذا اسمه زهنم يتسون كبود وعبادة ناكري لو عبادة دري وشي تيرة شي بدو بالي بخوف ورجاء ذكري أجا كابر بري هذا اسمه باشته قابلة سمان كردي أو هرشي هر جناح عندك أجا بريش هذا اسمه جهنمي هنجيش دري توا بشت لي دكاتو هر خرابي دكا الله أكبر فهذا ديننا واعتقادنا ظاهرا وباطنا أو ديني إيمي أو بيرو باوري إيمي لا ظاهر ولا باطن يعني اشتكني بري أما بيرو باورتشي آشكرا من هي وبيرو باورتش من هي لا ضل هي
ونحن براء إلى الله من كل من خالف الذي ذكرناه أمش برينا لبو خداي سبحانه وتعالى لهمو كسچی کوا پێچەوانەی ئەو بیر و باوڕەیە کە باسمان کرد وبيناه ڕوونمان کردەوە ونسأل الله تعالى أن يثبتنا على الإيمان آمين يا رب داوا لخواي گەورە دەکەن کەوا ثابتمان بکا و جێگیرمان بکا لەسەر ئەو ئیمانە ڕاست و دروستەی ويختم لنا به وأمل سر أو إيماني بمرينيت آخر كلمة ما لا إله إلا الله بي ويعصمنا من الأهواء المختلفة بشمان بارزيلا أو هوا وآرزو لا داني جياوازيك أو خلكتو شبوة والآراء المتفرقة أو رأي بيرو بوسونا جياوازاني توجبوينا والمذاهب الردية أو مذهب خراباني ردية يعني كشتشي بيكلك وشي كالايا شي زور بقيمة بي مثل المشبهة وشي مشبهة والمعتزلة معتزلي والجهمية والجبرية وكو جهمي وجبري وقدرية كان من هم باسكردن وغيرهم من الذين خالفوا السنة والجماعة وغير وانش لواني كوا بيتسواني أهل السنة وجماعة بوينك لسج غير راستكي ماينا وحالفوا الضلالة أو خلق خرابة أهل بدع وأهواء كوا بوينة پشتیوانی أهل قمرائي لقل أهل قمرائي بوينة وكبري بيمان نامع حالفوا لحلفي هاتيا بوينة بيمانيا لقى أهل قمرائي بوا يعني تسوين الريزيوان ونحن منهم براء أملوان برينا وهم عندنا ظلال وأردياء للايم أوانا قمرانا أوانا نزمن وبالله العصمة والتوفيق بال پشتيو باراستني شهر لا إخوايا سبحانه وتعالى أخوائي قولها ملايك ما بباريزي ولسر دينه بيرو باوري وإيماني حق ثابت مان بك إن شاء الله صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم